ئۆپۆزسیۆن بەداخەوە لە حاڵەتێکانیە حەسوودی پێ ببرێ، چ لە ڕووی چەندایەتی چ لە ڕووی چۆنایەتی. لە ڕووی چەندایەتی ژمارەکەی زۆر کەمە، مەسەڵەن با ئەمەی ئەخیری کوردستان وەرگرین 21 کورسیە، وایە 21 ئەمەی ئێرەش 14 21 لە 100 زۆر کەمە، 14 لە 58 هەر کەمە. لە ڕووی چۆنایەتیشەوە ینی ئۆپۆزسیۆن نە ڕوویایەکی هاوبەشیان هەیە، نە بەرنامەی هاوبەشیان هەیە، تەنانەت ئەو 21 کەسە با یەک کوتلە دروستکەن، ئەوەش ناکەن. لەبەرەوە ئەم جۆرە لە ئۆپۆزسیۆن بەم پەرتەوازەیە 100 ساڵی کەش دەسەڵات مشکلی نییە لەگەڵیا، ئەسڵان بە پێچەوانەوەڵێ تەعەدودیەت هەیە، ئەوە تا کەناڵی هەیە، میدیای هەیە، قسە بە ئێماڵێ چالاکی خۆیەکە لە دەرەواڵێن ئەمە خۆیانی پێوە بادەم